بەڵگەیی دیمەن وەک هەمیشە شوێن و جگرافیای جیاواز هەڵدەبژێرێت. هەمیشە هەوڵمان داوە ئەو لاپەڕانە هەڵبدەینەوە کەوا پرسیاری زۆری تێدایە. ئەم جارە دیمەن خنس هەڵدەبژێرێت. لەگەڵمان بن نهێنیەکانی مێژووتان بۆ ئاشکرا دەکەین. مامۆستا نازم ئەگەر بپرسین خنس واتە چی؟ ئەو ناوە چ واتایەکی هەیە و هیچ نهێنیەک هەیە لەوەی ناوی ئەم شوێنە تەنها لە سێ پیت پێکاتوە؟ بله. أبخو خنس التكست المسموري ده الصالح زور وصادة بري زويني السردمة حملات التجارات بالأسر ده بحث وجهات كت بشوي خنوسة بله. أبخو عندك زانات ديارت كان كو أبا وقت بيجن وشها كو يا هيروغليفية النوع خداوند كي يهاتي بس حتى إنه كيف قوي بش راس نبيه درستي بزانه كو أفجها وأفنوفا يعني الشواتية بله. بله. أي أجر برسيار بكين درباري ميجو خنس. تسردميكا تقوناقي كي ميجو دقريتها. بله. السردمة إمبراطورية آشوري أمشين بيجين الديماهية دا صلاة آشوري يعني دي بيجين نزيك قرن كبري صدای که بری دیمای کاتنا دولت آشوری پاشا سنحاریب کو سردم پاشا بی پاشا امپراتوریت آشوری بی الویدواره پشتی کو هزر کری کو مستوای آوا دیجله یه نزن بیتن او هزر کر کو بیت بدیل که بیتن بو دی بیشتر درست کردن پروژه که تشتکی بو و دیو گریت و کو آوی راب کشیدن بو پایتخت خو یعنی همشین بیشتر میجو آوی بو سردم پاشا سنحاری بود زفریت و 700 سال بری زاینی 700 سال بله یک لبابت گرینگکانی او قناغ میجویا باس لا او آوارو دکره یعنی کشانی او درست کردنی ریروی او هموشی بدست بوا بەڵام لە ئێستادا وەکو معجزەیەک تەماشا دەکرێت ئەوە چۆن بۆ ئەو قۆناغا بەڵێ ئەبخۆ ئیمپەراتۆریەتە ئۆشوری هەر دەبێژین ئەلهەمی بوارەدا گەڵە پێشکەفتی بینە بوارێ دەبێژین ئاسکەریدا لەشکەریدا بوارێ ئاوەدانیەدا گەڵە پێشکەفتی بینە ئەیکل وان خاڵە یەکو هەرە پێشکەفتی ئەف دروستکردنەوە وێ دەبێژین وی پروژەیە کو ئەف پروژە الفيرا دست بيت كتن حتى جهيتا باجر نينا وكو همي يعني امشين بيجين بيشكفتنا هو وقت هم بري بيشكفتنا ويغوي بي اگر زياده تريش نبيت چونكي نا جهاز هبينا نا ليفل ونا افتشتنا بينا اف اوفا ابشيوه كي متوازن بيكو كورتيكرن الدور بار هبيتن و دي بيجين الجهه كي اف اوفا دي بيجين تيك بشيتن بشيوه كي قال لك اندازه‌ای هاتیه دانان قنطره يد هاتیه درست کردن قنطره اونکو معبر درست کردن يعني در بازبین آوه الوان شیف کدولا افجهن کو نشی آفل در باز بیتن آنکو آوار باران هبی آن ریبارن بچیک هبینه او وقت معبره که چیکره کو آف در باز بیتن يعني مستوى تحسب كالفيجوفي 8 كيلومتر نزدیک 8 كيلومتر تو آوه راب کش همی توازن بیکو تجهازك تشتک هبیت براستی يعني تشتکی گله که يعني سرنج را کشه ئەگەر بپرسین مامۆستا شێوەی ئەشکەوتەکان نامۆیە لە چاو ئەشکەوتەکانی تری کوردستان مەبەستمان عادەتەن لە ناوچە شاخەویەکان ئەشکەوت جۆرێکی ترە بەڵام لێرە جۆرێکی تایبەتە نهێنی ئەو ئەشکەوتە چییە؟ بله اف اشكافتا انكم بجين اف هالكولين كو السيرف جهاتيا هالكولاندن اف بشتي سردمه دي بيجيني اشوري بيا بشتي سردمه اشوري دي ماي كوتي تيدا غوتن كو اف السردمه زرادشتيو وقتی کو اف جهه اوین زردشتی بالاف بی کسین اوینی يعني بيجن أفجور أشكافتا تشيكر نواك هما يكبو دي بيجن جهة بهرستنوان وهندك رئيس هنا أنكو دي بيجن بيربوشون هنا دي بيجن
بەشێکش بۆ نشکەفتۆ بۆ بەشورتنەوە گۆڕۆم بیانکو دەبێژین ئەو کەسین پیرۆزین و سەردەم و نێت پیرۆز مەسەلەن پلە پۆیە هەبیتن الکومالگە هێدۆ شەر نییە مەسەلەن کەسێکی ئۆینی بیتن بۆ پۆرۆستنەوە دەبێژینیەوە یا دەبێژین هەیکەلێەوە ئەنکو بژین لاشێوە چونکو بیرو بۆ چۆنێتوان ئەو بیت دوێت ئەو بژنی بەشەر یعنی نایخۆی نای پیسە و دفعون آف آگر هوا خاک گله پیروز بینه. اش برنده او نویا وان جه همیو وشرن او جه کو دفع پیروز مجبور بین وانش کفتا بشه وان جه دی بجین کو شنوار ونهانه وشرن. بله. باش. هاو شوی خنس. هاو شوی او شنواره لکردستان یان وەکو مێژووناسێک بەڕێزت لە هیچ شوێنێکی تر هەیە؟ بەڵێ نفسی وان ئەکو بژین هەر هەمۆن شێوەیەک و دووبارە بینەوە وان دیمەنەوە مای هەی الفەیدیە هەمۆن یعنی دەبێژین هەلکول ڕەوەن ئەنکو نەکڕاندینە المە الفەیدیەژی هەی بەڵێ هەر هەمۆن فترەیە هەمان فترەیە و هەمان نرخ و پێگەی خۆی هەیە. بەڵێ ئەکید چونکە ما ئەوە ئەیکیش وان دەبێژین وان پێگە هۆیە کو هەمۆن پێگە هەیە و ئەلەوێدی هەی فەیدی هەیە چونکە سەردەمێک و دروستکردنەوە وان پەیکەرە و فەیدی هەمۆن سەردەمن هەمۆن بەڵێ یەک قۆناغ بوو یەک پرۆژەش بێ چونکە ئەم زانین یعنی بەگۆستنە ئۆڤێ الچور جهن سرکی بیا بو پایتخت آشوری نینوا ایکل وان دبیجن ریباری دو کل شکفت حالمات هلبیره و فایدیه و بندوا دگل خنس اوان هر چور جها ایک سردمنو همان پروژه نه کو همی ویگرا گهنه پروژه همی ویگرا گهنه پایتخت آشوری النینه و کو نزدیکی 140 کیلومتر دریجا دیبیشن و پروژه بله. لێرەگای باڵدارمان هەیە لەو تابلۆ گەورەی سەرەوەش هەست بە بوونی وێنەی ئاژەڵ دەکەین لەوێ ئەبخۆ ئێکیش وان گرنگیە دەبێژین هەبین و ئاژەڵە هەندێکی جوان هێمۆین خوداوەندانە يعني زور جرا الهندك جها هيموين خداوند بتني موجودا كبيجين حاضر الجها هندك جها خداوند الجل دي بيجين هيموي خو وجا بحر بتري هيموين وان همي خداوند هيموي خو طيبه تبو ايكي جوان دي بيجين وان خداوند كو خداوند اشوره هيموي و كو هيموي مش خشوه السردم بري واجدا هر اف دي بيجين اف جيوندار هر هبو مثلا بونمونه السردم دي بيجين البوبلي دو همان اف جيوندار هبيه وهمان هكر بيتو بري خو بكي الشوري بوبل اف حمايه انكو اف جيوناوره السر ديوار ني بشوي كي بردوام يهاتي نكراندن يعني عفوا يهاتي نخشاندن يعني بيجين البرندش همي دي بيجين سر وقتی کو سردمه که دیگه دیو داتید هم بو پاراستنا دي بيجين بيرو باورن كون و هم تكلبين اول قال خلك يعني كو بيشت اس رزي البيرو باورت هنقود جرم وقتی کو جاي كده بور بتري دو جيرت كتن هندك هيماين وس دي بيجين كاسين انكو هيماين اينيت وسردمه انكو يدو خلك اتبارستن خدا هم وقت دي بيجين بو هند بيكو شرعيات بدات اخو وهم بو بيروزيو جهش بي بله ام اشكوتانا دروس كراوي دستي مروفا يان هر خوي هبو بكار هاتوا بله نا اگر ام بين بري خو بكينا ديفويناي ام زونين بوينا الوسر دم دجالك جوانيه هاتي بكورينون يعني جالك جوانيه دروس كراي اف اشكافتا السردمين ديف دا اگر بي بري خو كا دي بيجين نوف اشكافتا دا وقوسين وي همي ديزاين و شوازي وان شارستانيات اي ديف ودهاتي بله سبالغيك او پشت راس كاتو كو اشوريا كان هبونا وتسنتويك بون زمان عادات وتقاليد كلتور دابو نريد تسمعوا بتوانين اماجي بيبكي
يعني بالجه إنكو بورا بتر الدستي مدا بالجه كي جلا كيرون أو تكست مسمارينا تكست مسماري بحث كتن بشتى إلى دوانت آشورو بحثي خود كتنو أسن حارب أسرابين بدرس كرنا بروجي أفديري كم الخنس التيود بيجين تيون في دفاري تيون كردستاني مثلا ما كينو كبيجين أو وكوني همي من خربة كرساليكو من أف بروجا من درست كر بو از بجهين ما باجر خونينو باجر آشوری پایتخت آشوریه. اول بالگه هکو گله کرونا یعنی کو آشوریه هندی وقت اف پروژه چی کری و دبیجین پاشاسن حاری بخوش سرپرستی و جهیا کری. دیگه لو شوینواری که استال بردسته. چه شوینواری کی تره لیره که بونی هبو به یا سرچاوی آماجی پی بکاتو استانه مابت. بله. او بخو اگرم تنقیبات برفریش تا یعنی ویره نه نکردن بس اگر تنقیبات وکی سالات چی ما تنقیبات الویره کردن ما کانال آوی دیده و یکو دسپیکو کانال آوی آنکو دبیجین بدایت او درست کردن ریرا و آوی ما الویره دیتیه و او تنقیبات یکیه مثلا ویره کردن اف دبیجین پشت راست کتابه که جه راست کانال آوی و الویره دسپیکری بس اگر تنقیبات به نکردن بیت یعنی بالگه هنز بتر الدست ما دابن بونو منا تدا بحث كرن كو الفيديو هاي بلكي باجيرش هبيتن الرخيدية بس تنقيبات نحن كرن إن شاء الله الأوين دايش دا إن شاء الله تنقيبات هنا كرنو بالجي هنز زيادتر وزانياري زيادتر إن شاء الله دست ما كبر أو شوني أملي وستاوين چندان قورتی لێ بە حەجمی جیاواز شێوەی جیاواز دەکرێت نهێنی دروستبوونی ئەوانەمان پێ بڵێ؟ بەڵێ یەک لە کۆرتەکان وەکو دەبینین نزیکەی مەترێک بە مەترێک پانی مەترێک درێژی کە ئەمە کارگەی دروستکردنی شەراب بۆ مەعسەرە و چەندین کۆرتیشمان هەیە لە لای خوارەوە کۆرتی بچووکن کە ئەمانە لە سەردەمی زەردەشتیەکان وەکو ئاگردان بەکارهاتەوە بۆ ڕۆناکردنەوەی ناوچەکە کەواتە دەتوانین بڵێن دوو وەزیفەی هەبووە بەتەئکید یەکیان شەراب و خواردن و خواردنەوە بەڵام قەبارەیان جیاواز لە قەبارەی جیاواز یەکیشان وەکو ئاگردان بەکارهاتووە بۆ ڕۆناکردنەوەی ناوچەکە بۆ ڕۆناکردنەوەی ناوچەکە و ڕێوڕسمە ئاینیەکان ڕێوڕسمە ئاینیەکانیشیان بەتاکید ڕێوڕسمە ئاینیەکانیان زیاتر بە شەو بووە لەبەرەوەی زیاتر بە شەو بووە بۆیە ئەمانیان وەکو ئاگردان بەکارێنەوە بۆ ڕۆناکردنەوەی ناوچەکە و بەڕێوەبردن لە ڕسمەکەی خۆیان مامۆستا ئەگەر پرسیارێک بکەین دەربارەی نهێنی دروستبوونی ئەو قۆرتانە ئەو چاڵانە بە ئەندازەی جیاوازی شەیە تاوان بۆ نمونە ئێستا لێرە شێوەیەکە ئەوە شێوەیەکی ترە تا سەر دەکەوین مەسەلەن بەردەوامە جا بە حەزمی گچکەتر و گەورەتر هیچ نهێنیەکەیە لە دروستبوون و هەبوونی ئەو قۆرتانە بیرو بوو چۆن هەتانە کە زانا وەکی بژن و شینوەرناس و بە کۆلینێن هەد نەکردن بۆ هەبینەوەن قورتە بەهرەپترێ بووی سەردەمێ زەرەدەشتیە زڤرینەوە کو وەک هێمایە وەکو بژن ڕووناکیە بۆ هەلکردنەوە ئەگەر و وی شێوەی بینە جا بە شێوەیەکی دەبێژین جیاواز هاتنە دروستکردن بەس بۆ هەندێک هاتنە چیکردن وەک ڕووناهی یعنی وەکو بژن ڕووناهیەک بوو بۆن بەلێ بوو ناوچەکە جگە لەو شوێنەوارانەیەکەوە ئێستا لە بەردەستە هیچ گۆڕستانێک هیچ مردوویەک گۆڕێک هەیە بڵێن لە هەمان قۆناغ و هەمان سەردەمی مێژووی هەبی لەو ناوچەیە بەێ حتى وێگۆێ ما تەنقیبات ناهات نەکردن ئەگەر تەنقیبات بێ نەکردن بیت ئەنجامت باشتر دەهبن بیت گور دەرکەون بیت کوشێک دەرکەون بەس وێگۆێ حتى وێگۆێ مە چ تەنقیبات نەکردن ئێک تەنقیباتێکی من بۆ جەنابێتە ئاماژە پێکردی ئەویش دەرکەفتنەوە سەری کەناڵیە ئێکەم تەنقیبات دەرێجێ لێرەوە دەستی پێکرد تا چەند بەردەوام بووە درێژیەکەی الفيرا كانوا لو داس بيتكتن حتى جيتا بوجيري نينوا كودريجيوي نزيكي 8 كيلومتر نبشي ويكي راستو دبيجينيا ويديا بشي ويكي بديف سمت اوفيك اوف تشوا شوا تشوا ريغبينا اوفيا بو شكل تشبون من وكي ما بحث كده هند جهه بيت شيف كابينا او كو جوجي اوفي لو سبينا اون وقت قنترا شكل بون من وجارونا كو نزيكي
2 ملیون و 500 هزار بردی بکارینای بس بو خاطر هندی کو اف آوا در باز بیت رخی دیگه یعنی آوا باران و آوا کو و نوید گلت کل بیتن تنی هر آوا دیبیجین کانیا و آوا سازگار بمیتوه اوان لویری اف قنطره و چیکره آنکو پر در باز بین آوه بله بس لیره دست پیت کتن حتی گهیتا نینوا 8 کیلومتره مامۆستا جاسم ئەگەر بپرسین پاشا سەنحاریب کە ئەو ناوچەیە لەژێر کۆنتترۆلی ئەودا بووە چی کردووە پرۆژەکانی چی بووە ئەگەر ئاماژەی پێ بکەی لە خنسەوە کەەوە ئەمە لێرەینە پاشا سەنحاریب هەروەکو باسمان کرد بەهێزترین پاشای ئاشووریەکان بووە گرنگترین شت کە لەم ناوچەی کردبێتی دروستکردنی ڕێڕەوەک ئاو بووە لێرەوە بۆ نەیناوە کەناڵەکە لێرە دەستی پێ کردو ئێرە سەرچاوی گواستنەوەی ئاوەکە بووە و هەر لەسەر ئەم ڕێڕێ ئاوایی مەبەستمانی خنسە دروستکردنی قانتەرەیەک بووە لە جاروانە هەر لێرەوە تقریبا نزیکەی 10 کیلۆمەترێ دوورە نزیکەی 2 ملیۆن بەری تێدا بەکار هاتووە لێرە تا ئەوێت 2 ملیۆن بەرد 2 ملیۆن بەرد تێدا بەکار هاتووە بەردەکان لە 250 هەتا 500 کیلۆش دەبێتن و گواستنەوەی بەردەکانش هەر لێرە بووە هەروەکو باسمان کرد لەوێ لە چیاکە لەوێ بڕاوەتەوە براوە کەواتە بەردەکە لێرە گوازراوەتەوە بۆ ئەوێ بۆ قانتەرەکەی کەناڵی ئاوەکەی پێ دروست کراوە قانتەرە قانتەرەی لێ دروست کراوە لە جاروانە بەردەکان هەروەکو باسمان 250 هەتا 500 کیلۆ دەبێتن لێرە و چەندین هەروە یەکتر لە کارگەکانی پاشا سەنحاری دروستکردنی هەمان ڕێڕۆی ئاو بۆ لە فایدەوە بۆ نینەوە هەروها لە هەڵامەت هەروها لە فایدەش تایبەت بە ئاو هەر هەموو 340 کیلومتر دەبێتن ئەم ڕێڕە ئاو کە دروستی کردووە هەروها لە کارەکانی کە پاشا سەنحاری دروستکردنی ئەو مەنحوتانە بووە کە وێنەی خۆی لەسەر بووە لەگەڵ خەواوەند دەرکەوتووە ئاژەڵ لەژێر پێیا بووە ئاژەڵەکەش هەروەک هێمایەک بووە بۆ خۆی ناوی ئاژەڵەکەش مشخشووە هەروەکو باسمان کرد ئەگەر پێمان بڵێ ئەو شێوە بەردانەی کەوا لێرە هەیە دەستکردی مرۆڤە ئەگەر دەستکردی مرۆڤە وەزیفەکەی چییە ئەرکەکەی چییە بەێ ئەف جهەیە کوونکە ئەملەی دەستپێک و کەناڵیە کەناڵ برنە ئاوێ بوو پایتەختی ئاشووری نینەوە ئەف بەرین کوتوت بینەی پشێوەیەکی وەکی قەبارە جیاواز هەمی ئەف بەرە ئەف دەستی تاتێن دەبێژین برین و چێکردن هەمی ئەف بەرە هەریە لەوێ منتەقینە کو هەندێکی جوان ڕێخێدیکە هاتین هەندێکی سەرۆڤ هەنێتینۆی بەس ئەف بەرە هەمی دەستپێک و کەناڵیە وەکی مە بەحەسکردی وەک حیمایە بوو پۆرستنە ئاوێ لێرە دەست پێکردن دەستپێک و کەناڵیە لێرە و بەرین جیاواز کومە گوتی قەباری جیاواز کوی بێ شێوازی هەندەسی ئەو دۆنال پشت وێری بەس بوو حیمایە بوو پۆرستنەوە ڤیدیۆوەرەی بەێ بەس ئەوە دەستپێک و کەناڵیە بەێ لەسەر بەردەکان هەندێک هێما و ئاماژە هەیە بەێ ئەو هێما و ئاماژانە کۆدی تری لە پشتە یان هەر هاکەزایی و شتێکە و دروست کراوە بەێ بەرە پترێ زۆربەیە بەرە ئەو بەرین کۆهاتی نەدانان هەندێکی ژوان نویسینە مسماری سەریە بەحسی گرنگی پرۆژەیەکیان بەحسی دەستپێک و پرۆژەیەک ژلۆیکی وهاتیە چێکردن و چاواتە چێکردن و بەرەفکی بەچێت بەێ مامۆستا لەگەڵ ئەو شوێنەوارانێکەوە ئەمە لێرە دەیبینین ئەگەر بپرسین شوێنەواری گۆڕستانی کۆن هەیە لەو ناوچەیە مێژووی کۆنی هەبیت بەتاکید گۆڕستانێکمان هەیە هەر دەکەوێتە ئێرەوە گەورەترین گۆڕستانشمان گۆڕستانی هەری سەردەمی ئاشووریەکانە کە دەکەوێتە تلجۆمر کە بە گەورەترین گۆڕستان لەم ناوچەیە گەورەترین گۆڕستانە و چەندین ئێسک و پرۆسکی مرۆڤەکانی تێدایە هەندێک گۆڕ هەیە نزیکەی 20 مرۆڤ 25 مرۆڤی تێدایە هەروەها لە زۆر گۆڕی بە کۆمەڵش لە ناو گۆڕەکاندا هەیە گۆڕی بە کۆمەڵ هی مرۆڤەکان کە مرۆڤەکان سەر بردراون کە ئەمەش هێمایە کە زۆرێک لە بوشنەکان بۆ دەچێت کە ئەمە وەکو قوربانیەک بێت بۆ خواوەند بووە چی بۆ پاشا بۆ لەو کاتە مرۆڤەکان کراوەتە قوربانی ئەم شێوازی گۆڕانە کە دۆزراوەتەوە شێوازێکی زۆر دەگمەنە بە تابوک دروست کراوە شێوەی بازنەیی هەیە لەسەرەوە شێوەی بازنەیە و گۆڕەکان خەباریان جیاواز هەندێکیانەیە 4 مەتر هەندێکیانەیە نزیکەی 6 مەترە هەندێکیانەیە نزیکەی مەترێکە و چەندین پارچەی شوێنەواری گرنگ تێدا دۆزراوەتەوە و ئەمەش خۆی لە خۆیدا هێمایەکە بۆ ئەوی کەمە گۆڕستانێکی زۆر گەورەیە.
مامۆستا ئەگەر پرسیار بکەین دەربارەی ئەو گای باڵدارە ئەو وێنەی لەبەر دەممانە ئەو وێنەیە هەر لە شوێنە بووە یان لە بەرزی کەوتۆتە خوارەوە بەڵێ ئەف گۆی باڵدارە گۆی پەر هەروەکی هەمان ئەو نکڕاندیên پێشتر ئەvە قەت پۆلێ چیایی vebîne بەس تێدا گوتن نزیکی 200 ساڵە بەرینوکە پێشی 200 ساڵە بیڤەلەرزەک هاتیە ڕوودان و بیە ئەگەرەوێ چندێک و ئەف دەبێژین نکڕاندیە بکەویتە ڤیجایی بەڵێ ئەگەر تەماشایەکی ئەو بڵندی و بەرزیە بکەین چەندان وێنەی هەڵقۆڕراو دەبینین بەڵێ ئەو وێنانە ئاماژە لە چ دەکەن چیمان پێ دەڵێن بەڵێ وەکی بیدایەتەوە دەبێژین دروستکردنەوە ڤیجهەی ji bo şer'iye danê ji bo desala dana xwe senharî be çendîn ca ev wênê xwe bi heman şêwe heman dibêjin dîzayîn yê dubare kirî kopî kiriye ve ser van ciha belê ev wênê senharî biye ku heman yek wênê kopî kirawe belê hem senharî be yani wênê senharî be belê هیچ نهێنیەکەیە لە ژمارەکان ژمارەیان چەندە و لەبەر چ ئەوەندە ژمارەیە بیت بەڵێ هاتۆ vêgovê em nizanin ku ededê wa çend e û ji ber çatiye çinkî bît hindek ciha tenqîbat bêhne kirin yan hindek cih mesih bibin ji encamê dibêjin keş û hewayî bes vêgovê nizîkî sêzdeh dibêjin kopiyên tey sêzdeh ku wêneyê tey vî ciheyê ku em nike li beroberê me ئەگەرم بین بەری خوبکەینە وی تابلۆیای چۆر کەسایەتیên تێدا و digel du ajala kesayetiyê û bijin wek giringiya cihe em di wek cihe bîdayetê behezkên بۆچی li vê ciheyê dirust kiriye بۆچی li vê re dirust nekiriye بۆچی li cihekê din dirust nekiriye ev cihe ku dibêjin hebûna xwedawand li vê re û gel paşa senharî be û digel xêzana dibêjin xwedawand aşûre dikevîte hindof destpêka projeyê proje lêre dest pê diketin ev destpêka we ye yanî wek pîroziyekê rijîn te di vî re da di vî ciheyê da pîroziya xwe ku bêjin ev ciheyê hatiye pîrozkirin ji lay xwedawand aşûre û piştînkî destpêka projeyê dest pê diketin li vê re dest pê diketin û çar kesayetî ne wekî me behs kirê paşa senharîb digel xwedawand aşûr li ser remzê xwedawand aşûr ku ajelê mij xuşûye û piştînkî xwedawand nin lîl an ku molîs û ew heman wekî bijin şêwe li ser hêmayê xwedawand molîs we ku gayek e şêwê gaye û digel kesayetiyekî dike ye ku dê te gotin serkirdê leşkeriyê senharî bê eser hedûne û hem bêjinê wek bêjin welî ehdê bêjin yê senharî bibiye hem wek bêjin pêşandan û diyarkirin ku ev dîv min da dibîte paşa û hem hindekî ji bêjin her dubarekirin ev wêneyê wî ye belê هەز بە دوو ڕنگ دەکەین لە ناو تابلۆکەدا ڕەنگێکی سوور بەڵام بە کاڵی ماوەتەوە ئەگەر باسی ئەو ڕەنگەمان بۆ بکەیت بەڵێ ڕەنگی سوور ئەمزانی ڕەنگی سوور بۆرەپتری سەرنج ڕاکێشە یعنی وەک بڵێ مرۆڤ دەبینیت لدیر وەرە دوو بوچوون هەنە هەندێکی شۆن بێژنێ ئەف پەیکەرە ئەوکو ئەف دەبێژین نەکڕاندیە ئەف منحوتە وەختی کۆتیە نەکڕاندن ji bo dîtina xelkê yani xelek ve ciheyê bibînîtin yê hatiye sibixkirin û hatiye rengkirin ku ev madê yê vir rengê wekî em bînîn yê new'a berekê ku ew berê madê asin li nav da yê karînoy û yê hatiye sibixkirin û bûçûnek dîke jî heyê bêjîtin dibîtin ev cihe wekî bijin wek risim yê reng kirî بۆ وەک کەسێک و شێوەیەکی شێوازێکی جوان یان دەبێژن نەکڕاندێ چیکە بەس یا هەمیە گەرەنگتر بوو ڕاکێشانە خەلکی بیە بۆ دیتنە خەلکی بیە ئەو ئەشکەوتانە جیاوازیان هەیە لەگەڵ یەکتر ئەوانەی خوارە وەزیفەیان چی بۆ ئەوانەی سەرە وەزیفەیان چییە بەێ
ڕاستە دوو ئەمباری خودکەینە دیبێژین بۆ نشکەفتۆ دوو شێوەز هەنا شێوەزێکی هەیە وەکی هێماین وەکی بژین قەوس و ئەوەنە و ئەوەش بە شێوەیەکی سادایە تۆتیە کۆرینن ئەدبیتن ئەدبیت ئەو کەسین و لوێرێ دەبێژین پەرستن و تاعات و وەزیفۆ وۆن شکەفتۆ مهمتر بێ و گەرنگتر بێ ئەلوان جها بۆرەپەتەرێ بۆن دەبێت چونکە ئەگەر بەری خوبکێ یعنی هەموون سەردەمن بس يتوون جوازا يعني دبيجين شوازيوان اجبر هنديك او كسين ويري كو بارستنا خدوان دتكر يعني شو كما قلت يعني جبو فاشورتنا سردم زرازشتي بو فاشورتنا مريين خو دبيت او كس بيروستر بن الفيرا بورا بتر جيرينجي بتر يول وون شكافتا دوي بله جيجا لو بلغاني استالا بر تشاو معنا هیچ بەڵگەیەکی نووسرا و دۆزراوەتەوە لێرە وەکی ما بەحەس کرد پێشتر چ تەنقیبات هەلکولی نشینواری الویج هەینە هاتن نەکرد غیری ئەوە کو ڤێگا هاتێکردن ئێکەم تەنقیبات بی ئێکەم هەلکولین بی ئەویش دیتنەوە سەرێ کەناڵیە و هەر ئەف تەنقیبات هاتێکردن دەبیتن ئایندەدا ئەم تەنقیباتە بکەن تكستن يعني مسماري البيت الجير في خولي ذهبن وچونكي ما بحسكر اف كانالا قال كانالا يفيدي همون سردمن همون يك بروجنا شو الويري هات نكرون دي هنا دبيت الإيراش هبن بشتي رابينو تنقيبات كرنا في جهة بيتن اف شوازة دوباره بيتن ليرا نفسينا مسماري بلكي هبن بلكي وينه هبن ام دي هنجي وقت برياري دين هجر ان شاء الله خير ئەگەر ئەم شوێنەمان پێ بناسیێنی ناوی چییە؟ بەێ ئەف جهێکن کە ئەم لێ بێنێ جهێ جاڕوانە کو بەشەکە پڕۆژێ سەنحاری بێ ئاشووری کو 700 ساڵە بەری زۆینی ئۆف الخنس و الچێن کوردستانê ڕاکێشای بوو پایتەختە خۆ نینەوە کو ئەوە بەشەکە ئەژوە پڕۆژەی بله بله یعنی با بڵێن پرۆژەکە کەناڵی یەکەم لێوەیە بله ئێرە ئەو شوێنەیە کەوا بەڕێزت ئاماژەت پێ کرد کەناڵی کۆتاییە ئێرە نه مامۆستاوە تەکمیلەیە بەڵێ بەشێکە وەکو بڵێ ئەو وەختێک و خەنس ئینۆی بوو ئەوێ دیە ڕاکێشە بوو پۆیتەختی خۆ نینەوە وی شێوەیە ڕاکێشە یعنی هەر جهێکێک و کور بۆ مەسەلەن بوون من ڕیبار بۆ ڕیبارە چوەرزی بۆ چە وەکو بڵێ جوگەیەک بۆ ئەوێ دەبێژین دەواتە ڕاکێشنەوە جهەی ئەوێ بۆ شێوازێکەوە تەفچیکەن و ئۆف دەرباز بیتن الگەل ئاوێن ڕیبارە و ئەوێ تێکەل نەبیتن ئاوێ ڕیبارە و ئاوێن وەرزی تێکەل نەبیتن هەر ئەوەکە پۆقەش میدەوە ئەوە ئەو قەنتەرەیە قەنتەرە بەڵێ قەنتەرە ئەنکو ئەکوە دوو بێژنێ ئەنکو پر بۆ دەرباز بینەوە کولوی لای دەرباز بیتە ڕەخی دیکە لەسەر بەردەکان جۆرە نەخشێک هەیە ئەوە چییە؟ بەڵێ ئەوە ئەو نویسینن مسمارینە ئەوێ کونسان حاری بێ ئاشووری بەحسی پروژی خودکەتن من آف لچیان کردستانی نه. اجا بحث کردستانی و ناقد بشتی که من آف اینا الربار جمل الخنس والأوفن کانیا أوفن زلال من راکش بو پایتختی خو. اول ایکشون دبیجین بشرا اولیره بحث کردن. بله. نویسین زیاتر لشونی کش نسراوه. بله. بله راسته. نسراوه کان آماده کردن با کارو پیشو قناقی خوی. بله بحث پروژه خود کردن که چه و چه کریه و کری اینا و گهان یکی با. شێوەی ئەو بەردانە تەماشا دەکەین لەو ناوچەیە ئەو بەردە هی ئێرە نیە لەکوێ هاتووە ئەو بەردە بەڵێ ئەلوۆن نویسینن تێکستین مسمۆریدا و بەحەستکەتن بژیت من ئەف بەرە ئەپرێکۆ گەمیۆ و کەلەکۆ بەر خنس يتراكي شافيرة يعني الخنس جه هبينا جه برينش هرديوريا بر الويريتنا وهمون نوع فبري همون او نوع بري يكون خنس بورينوي يعني نفسي مادة ونفسي جوري بريه مامۆستا ئەگەر پرسیارێکی تر بکەین لەسەر بەردەکان شێوە زمانێک هەیە نووسراوە ئەو شێوە زمانە چ قۆناغێکە ناوی چی بووە؟
هەروەکو ئێستا دەبینین کە زمانی جیاواز زۆرە لەو کاتەش زمانی جیاواز هەبووە بەڵام زمانی ئاشووریەکان کە ئەو کاتە بەکاریان هێناوە نووسینیان پێ کردو زمانی مسماری بووە وەک ئەوەی ئێستا لەسەر بەردەکان نووسراوە هەروها لە خنسی هەمان شێوە ئەوشی هەمان ڕێڕەوی ئاوەکەیە کە دروست کراوە بۆ باسمان کرد بۆ پاشای ئاشووریەکان پایتەختی ئاشووریەکان نەیناوە دەڕوات کەواتە دەتوانین بڵێن لە هەردوو شوێن سەنحاریب ئاماژەی بەلایەنە چاکەکانی خۆی کردووە باسی سەرکەوتنەکانی کردووە و سەرکەوتنەکانی خۆی تێدا تۆمار کردووە مامۆستاگەر پرسیارێکی تر بکەین دەربارەی ئەم شوێنەی ئێستا لێرە لی وەستاوین جۆری بەردەکان جیاوازە لەگەڵ ئەو ناوچەیە پێمان بڵێ ژمارەی ئەو بەردانە تەخمینی یان پێتان وایە لە چەند پێکاتوە بەێ دیف تەخمینی وەکی بێژن نزیکی 2,500,000 بەرد الڤە پرۆژەی داهاتنە پرۆژێ بەگشتی درێژی یان بڵێن حەجمی ئەو پردە چەندە بەێ ئەف پرۆژە هەتۆڤێکۆڤەیەک و دیۆر يعني تبيت التنقيبات دريج تريج در كافيتن حتى فيجا فيكو در كافتي حتى نك 600 متر بله دريجيو الهردو رخين يكون كديار تبيت التنقيبات دا ام بتر در بيخنو دبيجين حجم زور تربيتن دريجيو لخنس تاوكو ايرا تنها او قنطريه بله ليره تا دقينا نينوا موصل هیچ قنطريكي ترمانية حتى فيجوفي ما نديد نبا يعني وكي بجن چه تنقيبات نهاد نكرن البرفرهي يا هاي فيجوفي كو ام زونين افا يا فيجوفي كواتا همو بلين دقرته بو قوناغي سنحاري بو لو بروجاني كوا خوي شانازي بيو بله بله افا ايكي جوان بروجا وكي ما بتابع جنب بتابع عسكري كنت بيشتي اس وقت كل سر نويسين مسماري بحث كتن بيشتي اس پاشا سنحاري پاشا جيهان مشيا اوي اس راكشن بو پایتخت خو کو اوو ريبارو كوني اوو کو پاقا چونكي امزون يعني حتى ويگوش اوو دوربري نينوا دوربري مثال اوو بورپتري كبريتيه يعني كير وخورني اوديو نوهتن اوی دو اوی دی هبینه همی که جوان بهندی بیاکو باغ و بیستان و دی بجین اوی مزرعه خو وانه پی که بجین باغچه که برفره هبید بتافدان و هم آوا که سازگاریش بیایید اولاتی و مامۆستا ئەگەر پرسیارێک بکەین دەربارەی مێژووی جەروانە چەند ساڵی خایان دووە تا دروست کراوە هەر بە پێی ئەو نووسینانەی کە لەسەر بەردەکان نووسراوە نزیکەی ساڵێک و 3 مانگی خایاندووە تا ئێران دروست کردووە ساڵێک و 3 مانگ خایاندووە تا ئێران دروست کردووە ئەو بەردانەش بڵێن لە ناوچەیەکی تر ئەو بەردانە لە هەروەکو باس نازم باسی کرد لە خنس و هێنراوەتە ئێرە بەردەکان قەبارەی جیاوازیان هەیە لە 250 کیلۆ دەست پێ دەکات تا 500 کیلۆ هەندێکیان هەیە 30 بە 60 هەندێکیان هەیە 40 بە 80 هەروەکو باسی کرد لەوێش بە ڕێگەی کەڵک وەکو بەڵەم وابووە لەبەرەوەی ئەو کاتە ئاوەکە زۆر لێژ بووە بە ئاو بەریانداوەتەوە لێ هەتا هاتووە ئێرە و لێرەش لە سەرێکیان داناوە بەڵێ دەتوانین بزانین چەند دەرگای هەیە ئێرە نزیکەی 13 دەرگای هەیە تەنیا پاشماوە یەک دەرگامەوە ئەو دەرگایە ئێرە کەواتە لە کۆی 13 دەرگا تەنیا پاشماوە یەک دەرگامەوە بە تەنها یەک دەرگا لە بەردەستە کەی دۆزراوەتەوە جەروانە ئێرە بۆ یەکەم جار لە ساڵی 1845 لەلایەن زانایی بەناوبانگی بەریتانی هێنری لایارد دۆزراوەتەوە دواتر لێکۆڵینەوەیەکی زانستی لە ساڵی 1935 لەلایەن زانکۆی شیکاگۆی ئەمریکی تێدا کراوە تایبەت بە جەروانە تایبەت بە جەروانە بەڵێ بەڵێ درێژی و پانی یان بڵێن مەساحەی جەروانە چەندە ئەم قەمتەرەیە دریژیەکەی 300 مەترە پانیەکەی 22 مەترە بەرزیەکەی 9 مەترە بەڵام بە پێ ئەو نووسینانەی کە لەسەری بێتن زۆر لەوە زیاترە گەوریەکەی لێرە بە تەنها ئەوەندە شوێنەوارە دۆزراوەتەوە یان شتی تریش هەبووە پاشماوەی تریش هەبووە مێژوو بڵێن ئاماژەی پێ بکە بڵێ فلان قۆناغی سەردەمی ئاشووریە یان سەردەمی سەنحاری بە جگە لە جەروانە باسی قەنتەرە هیچ شوێنەوارێکی تر هەیە کە باسی ئێرە کرد بێتن نا هەر ئەو نووسینانەی کە لەسەر ئێرە باسی ئێرە کردووە پاشا سەنحاری باسی کارەکانی خۆی کردووە و خاڵێکی تر زۆر گرنگ ئەوەیە کە پاشا سەنحاری لە نووسینەکانی سەر ئێرە باستاو دەکات کە ئەمەی وەکو خزمەتێک بۆ خاوەندی ئاشووریەکان دروست کردووە
ترى معنى پر كردين بني پر انجليزي بني اكوادوكت يعني نبركو دربازبينو دي بيجينيو بياده بويا بله اوه دربازبينو اوه بيا لازم مستوى كي هبيتن يعني نبشي وكي ليش كو او که خوینه گریتن یعنی هم وکو شوینی که گشتیاری یعنی او سردم وقت شوینی که جوان لیبیتن هم او که بس وکو بلی بس وکو بلی برحتی و نرمی او که در بازو بیتر خیلی که البته هندی زور لیش نیه و راستش هم چونکه بود در باز بین آوه بیه. اگر ببینین بردکان پرد بونه او بلین بودرجایی میجو لگل باوباران و لافا و ئەو شتانە بەردەکانی پەرد کردووە یاوە خۆت بڵێن خەڵک دەستکاری کردو بەردەکانی لە شوێنی خۆی گواستوتەوە بەێ ئەبخۆ ئەگەرم بین سەحکەینێ ئەفجها گەلک سەردەمێت کەڤندۆ ئۆڤەدۆنی وەلڤەجههای هەبیە خەلکە وەکی بژ نازانینە خەلکە بیە ئەم وەکە ئەم بەحەسکەن بەری تقریبا زێتر 100 ساڵە بیە هۆشیاری خەلکە زۆر نەبیە بۆ شینوەرە هەندێک بەرینۆن هاتیە بکارینۆن هەندێک توان هاتیە برن بەس الڤێگۆڤێدا جهەکەی پاراستیە و هاتیە پەرجانکردن و کامیرین چاودێریە و یعنی دەبێژین جهێن پاسەوانە هەمی بشێوەیەکی سیستەم یە سەردەم یهاتێ کۆنتڕۆلکردن هەروەکو باست کرد شوێنەکە کۆنتڕۆل کراوە بەڵام زیاتر چاوەکان لەسەر بەردەکانە شوێنەواری تر هەبووە لێرە دۆزرابێتەوە یان باسکرابێت گۆڕستان کۆشک ماڵخان و یان نووسینی تر وەکی من ئەم بێژین هەلکولی ناوە نەکردن ئێک هەلکولینی هاتێکردن ساڵ 1932 دا بەس نە هەلکولینەکە و گەڵێکە پێشکەفتی بیە و گەڵێکە زانستی بیە و پشێوەیەکی گشتی بەحەسکەن و سەردەمە بۆرە پتری بیە بەس بۆ پۆرستنەوە جهە بیە یعنی جهەکە بەس وەکە عارض ببیتن بەێ بس يعني احتمال يعني بيتنا الأويندا ده أم هالكلنا بكين بيت جلك تشتدي دار كوني جانب تبع عسكري. خنس واتشي لا خوينا وولادي دقا ولا زانياري جنابت. والله وشي خنس وشيكي كونا هاوشێوەی زۆرێک لە ناوی شارە کۆنەکانی دەڤەری کوردستان یەکێکە لە ناو کۆنەکان کە بۆ دەتوانین بیگەڕێنەوە بۆ زمانەکانی غەیری زمانی سۆمەری و زمانی ئەکەدی کە زمانی کەتر لە ناوچەیە هەبووە ئەویش دەتوانین بڵێن زمانی سوبارتۆیە یان زمانی خوریەکانە بەڵام هاوشێ ئەو وشەیە خەنەس لە زمانی عەرەبیدا هەندێک دیالێکتەکان معنا دەداتن یعنی بەمانای کچی جوانکی لا کچی جوان دێتن بەڵام لە کۆندا خەنەس لە تێکستە ئاشووریەکان لەو دەقانەی کە بەدەستمان گەیشتۆ دەقە مێخیەکان بە خانووسا ناوی هاتووە بە خانووسە ناوی هاتووە بەبێ ئەوەی هیچ لێکدانەوەیەک بکرێتن لە بۆ ماناکەی بەوردی هۆکاری ئەمەش بۆ چ دەگەڕێتەوە ئەگەر بین لە زمانی ئەکەدیان لە زمان طبعا زمانی سۆمەری ئەو کات نەهاتووە بەڵام لەو منطقەیە بەڵام لە دەقە ئاشووریەکان هاتووە کە ئەویش زمانی ئاشووری دیالێکتێکی سەر بە زمانی ئەکەدیە ئەگەر بێت لە ناو بگەڕێی دەبینی وشەی خەنەس لە دیالێکتی ئاشووری هیچ مانایەکی وا نادا هۆکارەکەی ئەوەیە کە سەر بەو زمانە نییە سەر بەو دیالێکتە نییە بەڵکو بۆ زمانێکی تر دەگەڕێتەوە وەکو باسم کرد کۆنتر کە بۆ ئەویش بتوانین بڵێن خوری یان سوبارتیە بەڵێ ئەگەر باس لە لایەنێکی مێژووی بکەین پێت وایە مێژووی خەنەس چ سەردەمێکە چ قۆناغێکە زۆربەی زۆری توێژینەوەکان تیشک دەخەنە سەر ئەوەی ناسینی خەنەس وەکو شوێنێکی جوگرافی پەیوەندی بە سەردەمی ئاشووری هەیە بە تایبەتی سەردەمی ئاشووری نوێ بەڵام هەندێک لە زانیاریەکان ئاماژە بۆ ئەو دەکەن کە خەنەس وەکو ناوچەیەک قەڵایەکی سەربازی یان پێگەیەکی سەربازی زۆر گرنگ بووە لە قۆناغی پێش فراوان بخوازیەکانی دەوڵەتی ئاشووری کە خەنە سەر بە هەرێمی کومانی بووە کە قومانی یان کومانی هەرێمێک یان دەتوانین بڵێن دەوڵەتێکی خوورینشین بووە لە ناوچەکەدا و لەو هەرێما ناوچەی خەنەس بەشداری کردیە پاڵپشتی کردیە لە شەڕەکانی هەرێمی مووسری دژ بە دەوڵەتی ئاشووری و ئەلێرەوە سوپای بوو ناردیە پاڵپشتی هەرێمی مووسری کردیە کە لە یەک خەتی بوونە بەڵام دواتر خەنەس وەکو بڵێن دەکەوتە ژێر فراوانخوازیەکانی دەوڵەتی ئاشووری
کەواتە لێرەوە ئەوەی کە مەبەستە خەنەز وەکو ناوچەیەکی جوگرافی مێژوەکی کۆنتری هەیە لەوەی کە لە دەوڵەتی ئاشووری هەیە بەڵێ ئەوەی کە بەناوبانجیشی کردووە ئەو پرۆژانەیە کە ئاشووریەکان لە ناوچەکە ئەنجامیانداوە. بەڵێ جاوەیەک لە پرسیارەکانمانە بەتایبەت بابەتی ئاو ئاوەڕۆ یا کێشانی ئاو دروستکردنی ئەو ڕێڕەوە ئاوە چۆن بۆ لۆ سەردەمەدا بە چەند قۆناغ و بە شێوازێک کراوە و تەنانەت بە معجزەش ناوی دەبرێت. جاگەر پێمان بڵێ گرنگی ئەو پرۆژە ئاو ئاوەڕۆیە چۆن بووە؟ بەرلۆی بێمە سەر پرۆژێ ئاو ئاوەڕۆکە خەنەز بۆچی لەو شوێنەوە ئاو ڕاکێشرا بۆ چێن دەر ئاوەکە بردرا بەر لەوەی هاتنی پاشای ئاشووری کە ناوی سەنحاریبە بە ناو ئاشوورەکەی سین ئاخی ئیریبایە ئەو پاشایە پایتەختەکەی خۆی گۆڕی لە ئاشوور کردێ نینەوە نینەوای کردە شوێنی پێگەی پاشایەتی خۆی بۆ ئەو مەبەستەش دەستی دووبارە بە نۆژەنکردنەوە کرد و ئەو شارە تۆزی کێشەی ئاوی هەبوو بۆیە هەستا لە خەنەسەوە کە سەرچاو ئاویەکان لێ بوون کە ئاوەکانی هەمووی کۆ کردەوە چەند کانیەکیشی لێ کۆی کردەوە هەمووی بەڕێگەی ڕووباری گۆمەلەوە هەمووی ڕاکێشە لە بۆ شاری نینەوە کە پاشماوەی ئەو کەناڵە ئاودێریە لە دەتوانین بڵێن سەدە چیشی دروستکە بەناوی جێڕوانە کە لێوێەوە ئاوەکە دەڕواتن لە بۆ و ئامانجی ئەو پرۆژەیە چ بوو یەکەم جار مەسەن ئاودانی زەوی و کشتتوکالەکانی دەورە کە زەویشی فراوانە لە منطقەی شێخان و ناو دەشتایەکانی نینەوە و هەروەها گەیاندنی ئاو لە بۆ شاری نینەوە کە پەرزگا و شوێنە شاهانەیەکانی پەرزگای خواوەندەکان چ شوێنە شاهانەیەکانی خۆی وەکو پاشا تێدا بوو. مەبەست چی بۆ لە دروستکردنی گای باڵدار لەو شوێنە بەو حەجمە بۆ کوت لە گەورە خەنەس وەکو ناوچەیەکی دەتوانین بڵێن شوێنەواری چەندین دیمەنی شوێنەواری لە خۆ دەگری هەندێکیان دەتوانین بڵێن نەخشی نیگارین کە ریلیف پێ دەڵێن بە ئینگلیزی یاتە نەحد بارز ئەوەی لە قەتپاڵی چیاکان و ئۆکە کراوە هەندێکیشان پێ نەحد مجەسەم واتە نەخشی بەرجەستە وەکو ئەوەی گای باڵدار باس کرد ئەو گای باڵدارە کە ئێمە پێی دەڵێن پێکاتێش تا ڕادێک ئەفسانەیە یعنی سەری لە سەری مرۆڤە و لاشەکەی لاشەی شێرێکە یان گایەکە و باڵی هەیە و قاچەکانی قاچی بازەیان شێرە بەو شێوە و دائیمەن دیمەنەکە لە لاتەنیش ئەگەر سەیریکەی چوار قاچی هەیە و لە بەرەو پێشۆش تەمەشاکە دوو قاچی هەیە واگەبی کە سریدی دەبتە 5 قاچ ئەو شێوازی دروستکردنی هوەرە لە سەدەمی ئاشوور بۆ ئەوە بووە کە ئەتۆ ئەگەر بەرەو ڕوو تەمەشای پەیکەرەکە بکەی لە پێشەوە دوو قاچ دیار وەکو بڵێ بەرەو تۆ ڕاوەستا بێ ئەگەر لە تەنیشتۆش لە لاتەنیشتێک سەیری بکەی چوار قاچەکەی دیار بێ وەکووی بڕوە طبعا ئەو گای باڵدارە لە دەقە کۆنەکاندا لە تێکستەکان پێی دەڵێن لاماسۆ یان بە وشە کۆنە ئاشووریەکە بێن لاماشتوو واتە ئەڕوح الحامیە واتە گیانی پارێزەر یان ئەهریمەنی پارێزەر کاری ئەو پەیکەرە چی بووە لەو ناوچەیە بەرگریکردن بووە لە پاراستنی ئەو شوێنە لە دەرکردنی ئەڕواحی شڕیرە وەکو بڵێن گیانی خراپ و شەڕانجێژەوە کە ئاشووریەکان لەو کاتە باوەڕیان پێ هەبوو کە لەو ناوچەیەدا بۆی ببێتە لەلایەنی دەرونی و لەلایەنی فکری ئاینی خۆیان ببێتە هۆکارێک بۆ پارێزگاریکردن لەو ناوچەیە و دەرکردنی ڕوحی شەڕانجێژ لە ناوچەکەدا و نەک هەر لەو شوێنە تەنانەت لە دەرگای شارە ئاشووریەکان لە دەرگای کۆشکەکان زۆربەی شوێنەوەکان ئەو پەیکەری گای باڵدارە هەیە. شێوەی هەڵکۆڵینەکان یان با بڵێن لە شێوەی پێکچوونێک بە ئەشکەوت دەچی بەڵام ئەشکەوت نییە وەکو بەڕێزت باست کرد شێوەکە تۆزێک نامۆیە باڵێ کاری دەستی مرۆڤە یان هە سروشت خۆی ئەو شتەی تەدا هەبووە لەو جێگا زۆر باشە بەرەوەی بێمەسەرەوە طبعاً خەنەس یەک تایبەتمەندی زۆر جوانی هەیە یەکێک لە گەورەترین دیمەنی نەحتی بارەسیان دەتوێن نەخشی هەڵکۆڵدراوی دەرپەڕی و لە خەنەسە لە هەموو عێراق بگەڕی یعنی لەوە گەورەتر نییە گەورەترین تابلویە کە ئەوەی تازە باسم کردوێنی دوو خودداوەندەکەی و لەولا پاشە سەنحاری ڕاوستە لە ژێر پاکانیش ئاژەڵێکەیە کە هەر یەکیان ڕەمزی خودداوەندەکەیە ئەو ئاژەڵە یەکو بڵێ بەو ئاژەڵە دەزانین ئەوە کامە خواوەندە و ئەوە کامە خواوەندە ئەوە بابەتێکی یعنی لە هوەری میسۆپۆتەمیە بابەتێکی تۆزێک ئالۆزە ئەو خواوەندە ڕەنگە لە سەدەمێکی تری خواوەندێکی تر بێ بەڵام دوایی باڵا دەستی ئاشووریەکان کە خواوەندی خۆیان هینایتە پێگەی یەکەم ئەو ئاژەڵە بوویتە هێمای ئەو
و ئەو دیمەنەی وەکو باسم کرد ئەو گەورەترین دیمەنە لە هەموو عێراق لە کوردستان لەسەر ئەوەی کە نەحتدا هەبیتن لە قەتپاڵی شاخ و چیاکاندا و ئەو هەڵکۆڵدراوانەی کە لە ناو دیمەنەکی ئەوەکان کراوە ئەوە دواتر لە قۆناغی دواتر هەندێک لەو کەسانەی کە پەیوەندیان بە ئاینی مەسیحیەوە هەبووە یان ئەوانەی کە ڕەنگە پەیوەندیان بە ئاینی زەردەشتیەوە هەبووە لەونا ئەو هەڵکۆڵدراوان کردووە ئەوە دوو گریمانەی هەیە دوو بۆچوون هەیە لەوانەیە کە پەیوەندی بە ئاینی زەردەشتیەوە هەبووە مەیتەکانیان دەبر لێوێ دایاندەنا بۆەوەی تەیر و تاڵ بیخوا و دواتر ئێسکەکان ئەوە دەکرد لا دەبرد بەڵام ئەوەی کە بەهێزترە بۆچوونی کە زیاتر بەهێزترە ئەوەیە کە ئەوانە وەکو ڕاهیب و قەشەکانی ئاینی مەسیحی لە کۆندا دەهاتن لەو ماچەیە خلویان دەکرد دەمانەوە اینجا بەو شێوەیە ئەو ئەوانەیە هەندە کورد دەچونە ناوێ لێ تاعات و عیبادەتی خۆیان دەکرد. بەڵێ هاوشێوەی خنس لە هیچ شوێنێکی تر هەیە هەندێک شوێنەواری هاوشێوە هەیە بەڵام هەمان سەردەما لە ناوچەی چیای زاوە لە دوهۆک لەو ناوچانە هەیە بەڵام نەک بەو شێوەیە بەو شێوەی نا بەڵام هەمان سەردەم دەگەڕێتەوە هەمان قۆناغا بەڵام ئەویان ریزبندێک ریزێک لە خواوەندەکانە لەسەر ئاژەڵەکانی ڕاوستا بەڵام ئەلێرە باز لە پرۆژەی پاشا سەنحاریب دەکات و وێنەی پاشا سەنحاریب لە ناوچەی خەنەس زیاتر لە 12 شوێندا دووبارە بۆتەوە بوونی هەیە بەڵام لە ناوچەکانی تر ئەو شێوە نییە هونەرمەندێک هەبووە ئەو شتانەی دروست کرد بێت یان قالبێک هەبوو دارێژراوە و هەڵواسراوە خۆی مەبەست لە سیستەمی دروستکردنی شێوەی هەڵکۆڵنەکان دووبارەبوونەوەی وێنەکانی سەنحاریب زیاتر لە تابلۆ ئەوە بەخۆی شێوازی خۆیان هەبووە بەڵام وەکو نیبرێ قالب بیدانرێت چکەوە ئەگەر لە نزیکەوە بچی تەماشای بکەی دەبینی ڕێک هەڵکۆڵدراوە لە ناو قەتپاڵی شاخەکە هەڵکۆڵدراوە ئەوە یەکەم جار وێنەکەیان دروست دەکرد بە قەڵام بۆ نمونە بە ڕەنگێک ئیتار و شتەکەیان حاز دەکرد دواتر هەڵیان دەکۆڵی جوانترین دیمەنی نەحتی بارز و نەحتی مدەسەم لە سەردەمی ئاشووریە لەبەرەوەی دەوڵەتی ئاشووری هەردەوان یانی دەوڵەتی ئاشووری هەر ئەو منطقەی ناگرتەوە هەموو ڕۆژهەڵاتی ناوین تەنانەت مسرش لە قۆناغێک لە قۆناغ کەوتە ژێر دەسەڵاتی دەوڵەتی ئاشووری جا دەوڵەتی ئاشووری ئەو کەسێک کە هونەرمەند باە ئەو کەسێک کە مەسەن وەستای دروستکردنی مەسەن پەیکەر و بیناساز و ئەو بە هەمووی بۆ خۆی دەهینا لە خزمەت کار و پرۆژەکانی خۆی بەگەڕی دێخست ئێمە دیمەنمان هەیە لە قەتپاڵی دیواری کۆشکەکانینەوە باز لە چۆنێتی گای باڵدار دەکات چۆنێتی دروستکردنی گای باڵدار دەکات چۆن ئەو تاشە بەردانیان لە قەتپاڵی شاخەکان داتاشی و گای باڵدارەکان درو اینجا لە ڕێگەی ئاوە خستویتان سەر کەلک چی پێ دەڵێن ئەوەی لە کۆندا کەلەکی پێ دەڵێن پێستەی پڕ هەواکەن گواستیتان دواتر بە چەندین کرێکارشتەوە چۆن بە زەبری حەبل و بەدانانی دار بۆ ئەوی لەسەری بخولێتەوە بڕوە ڕانکێشا بۆ کۆشکەکانیان چکە هەندێک لە پەیکەری گای باڵدار هەیە زیاتر لە 40 تەنە یعنی ئەوە بەهێزێکی مرۆیی زۆر گەورەی دەیە بۆ ئەوی بیگوازێتەوە جا ئەو دیمەنانە بە هەمان شێوە باس کراوە لە دیمەنە هونێری سەردیواری کۆشکە ئاشووریەکان. دکتۆر جان کۆمەڵێک ئاماژە و هێما بوونی هەیە لە خەنەس مەسەرەن تا سەر دەکەویتە بەرزایەکانی سەرەوە بوونی چاڵ و قۆرت و بڵێن ژمارەکانیشان زۆرە و حەزمیشان جیاوازە بوونی ئەوانە گرنگیەکەی چ بووە؟ پرۆژەی ئاودێری خەنەس بۆ شاری نێنەوە پرۆژەیەکی هەندە ئاسان نەبووە یانی بەو شێوەسانای برین پرۆژەیەکی ئەنجام دراوی ڕۆشتمی بەرکو ڕێوڕستمی زۆر گەورەشی لۆ کراوە لە کاتی تەواوبوونی پرۆژەکە و وەکردنەوەی و ئەو شوێنی حەوانەوەی پاشاشی تێدا بووە یعنی هەندێک لە سەرچاوەکان باش لەوە دەکەن کە پاشای سەنحاریب خۆی سەردانی ئەو شوێنی کردووە و زۆر جار لێی ماوەتەوە کە شوێنی حەوانەوە ئەو بووە و زۆر جار مەسەن ئەو قۆرت و شتانە ڕەنگە بۆ مەبەستی ڕووناکردنەوە بیت چەکە لەو کاتی مەسەن کارە ئەو شتە نەبوو زیاتر ئاگر و ئەو شتانە بەکارهاتووە بۆ لە ناوچەیەکی ناو قوڵایی بینی دوو کلێنی دوو شاخ زۆر جار بۆ وەکو بڵێ بۆ ڕووناکردنەوە بەکارهات بیتن ئەگەر چی مەسەلەن بە دەقیقی نازان مەبەستت کامە قۆرتە چۆن لە بەرزایەکە تەنیشت تابلۆ هەڵواسراوەکە هەندێک شوێنی شێ ئێستاش ئاوی دێدیتە خواری لە قەتپاڵی شوێنێکی تەختایی کراوە وەکو ئەوی بڵێ مرۆڤ بەدەستی دروستی کرد بێ شوێنێکە وەکو سەر پشتی ئەو مێزە تەخت کراوە کە شوێنی پێی دەڵێ مەسەن وەکو سەکۆیەک
ئاماژێ بۆ دەکەن زۆر دوور نییە لەو شوێنێک کە پەیکەری گاڵبالدارەکەی لێکەوتووە ئەو قۆرتانە ئێمە باسی دەکەین بزەوت سەروی گابالدارەکەیە تا بەو بەرزایەدا سەر دەکەویتە سەر شاخەکە ینی قۆرتی زۆری لێ مەسەن گومان دەکرێت ئەوە وەک باست کرد مەراسیم کرابی و ئاگری لە ناو کرابتەوە خوارد زۆر جوانە ئەوەی بۆکو بەراورد بۆ ئەو بچوونە ئێمە پارکێکمانەیە پێدەڵم پارکی فایدا لە دوهۆک لەوێش مەسەن حینی بە هەمان شێوە جۆگەیەکی ئاودێری ڕاکێشراوە زیاتر لە چەندین تابلۆی نەخشی تێدا ئی پاشا تەمانە ئەوژی ئاشووریە وە گومان دەکری پاشا سەنحاری بی هەر ئەمش لە قەتپاڵی کە جۆگەکەش تەبعاً لەوێ جۆگەکەش ڕاکێشراوە لە قەتپاڵی جۆگەکە هەندێک قۆرت لێدراوە بۆ مەبەستی ڕووناکردنەوە بووە تێدا ئاگری بکەنەوە بۆ ڕووناکردنەوە جا ئەو مەبەستی ئاگری هەر بۆ ڕووناکردنەوە یان ئەنجامدانی هەندێک ڕێوڕسمی ئاینی تایبەت بێ بە پیرۆزی ئاوەکە و ئەوەکان دەگەڕێتەوە دکتۆر ئەگە پرسیارێکی زۆر دقیق بکەین خنس ئەو شوێنەوەرە مەسەن دەمان بەسێتەوە بە سەنحاری بە گوێری بەڵگەکانی لەوەیە پێش ئەو قۆناغە ژیان هەبوو لەوێ یان لە ڕێگەی پرۆژەکە و لە ڕێگەی سەنحاری بۆ ئەوێ ئاوادان کراوەتەوە یان بڵێن ئاشووریەکان هیچ پەیوەندێکیان بۆ شوێنەوە هەبووە ئێمە ئەو ناوچەیە بە گشتی لە 1970 و 1970 پێشداین خەڵکانێکی لێ بووە کە هیچ پەیوەندیان بە ئاشووریەکان وەنەبووە وە زمانەکەیان جیاواز بووە ئاینیان جیاواز بووە بیرکردنەوەیان جیاواز بووە هەموو شتێکیان جیاواز بووە لەگەڵەوە بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە وەکو مرۆڤ دەیبینین ئەوەیە ئەو پاشماوە شوێنەواریەیە کە لە ئەنجامی ئەو پرۆژەی کە سەنحاری دروستی کردووە لەو ناوچەیە دەستی پێکردەوە بە ئەنجامدانی وەپە ئەو شوێنەوارانەی کە بۆ خۆی دروستی کردووە لەوێ ماوەتەوە بەڵام ئەگەر بێنە سەر تێکستە مێخەکان زانیاریمان هەیە کە خەنەس وەکو ناوچەیەکی سەربازیان دەتوانین بڵێن قەڵایەکی سەربازی گرنگ سەر بە هەرێمی قومانی یان کومانی دش بە دەوڵەتی ئاشووری شەڕی کردیە کەواتە ئەوە بەڵگەیە لەسەرەوەی ئەو ناوچەیە خەڵکانێکی تێدا بووە پابەند نەبوونە بە ژێردەستەی دەوڵەتی ئاشووری بەڵام دە قۆناغی کۆتاییدا بەدناییەوە کەوتوتە ژێر دەسەڵات دەوڵەتی ئاشووری حتا ینی زۆرێک لە ناوچەکان خووری نشینەکان هەڵدەکشێن بەرەو ناوچە چیایەکانی باکووری میسۆپۆتام بەرەو ناوچە چیا بەرزەکان هەڵدەکشێن کەچی لە قۆناغی لە قۆناغەکان ینی خووریەکان بەناو دەشتا منطقەی نینەوەش هەر مەسەن خووری نشین و مەسەن سوباری نشین بوونە لە قۆناغێک لە قۆناغەکان بەڵام دەسەرتا هەزارەی دووەم کە ئاشووریەکان دێنە ناوچەکە ئەو ناوچان سەبر داچی دەکەن و فراوانخوازی دەکەن و دواتر لە دوای هەزارەی یەکەم یان دەتوانین بڵێن لە سەردەمی ئیمپراتۆریەتی نوێی ئاشووری 1911 پێشزاین ئەو ناوچانە تەواوی دەکەوتە ژێر دەسەڵاتی ئاشووری و فراوان دەبیتن و وەکو ناوچەی ئاشووری تەعامل لەگەڵەکری بەڵام خەڵکەکەی ئەومان لە بیر نەچی خەڵکەکەی یعنی ئاشووری نەبوونە ینی ئاساییە خەڵکەکەی ئێمە لە هەولێری شێتمان مەسەن هەولێر مەسەن شاری ئەربیلە کە لەژێر دەسەڵات دەوڵەتی ئاشووری بۆ بەڵام خەڵکەکەی لە ناوی کەسەکان دەزانین ئەو ناوانە ناوی ئاشوورینە خەڵکی ترینانی خوورینەوە ئاشووریەکان تەنها دەسەڵاتیان بە بالفعل دەسەڵاتیان وەسەر سیستەمی بەڕێوەبردنی شارەکەدا هەبووە دکتۆر بەپێی ئەو بەڕێزانی کاوە بەشدار بوون لەگەڵمان لە بەرنامەکە پرسیارمان لێکرد چەند دەرگای هەیە بۆ بزانام یەک ڕێڕەوماوە ئێستاکە دەڵێوانی تر ئایا بە هەر هۆکارێک بی لە ناو چۆنە مەسلەی جەڕوانە وەکو باسم کرد پرۆژەیەکی ئاسان نییە هەنێ کە لە خەنەسەوە لە سەرەتاکەی لە خەنەس دەست پێ دەکات اینجا ڕێڕەوەکەی دێ و دەگات بە جەڕوانە پرۆژەیەکی زۆر زەبەلاح بووە ئەو کاتی یەکێک لە شانازەکانی پاشە سەنحاری ئەو پرۆژەیە بووە بەڵام ئێمە وەکو باسم کرد زۆرجار خەڵکەکەی ئەو بەردانی بردووە ینی بۆ خۆی بەکاری هێناوە یان هەندێک جار لە کاتی بوتە بربەست لە کاتی زەوی چێڵان فەلاح لای بردووە اینجا ئەوە زۆر پەرد بوونە ینی زۆری پەرد بووە لا بردراوە یان ئەو ڕێڕەوانە هەموو ئێستا گیراون بە خوڕ و لیتە و ئەوە گیراون ئەوەشمان بیر نەچێت لە کۆندا فەرمان ینی بڵین کارمەندی تایبەتی دەوڵەت هەبووە کە بەردەوام ئەرکیان پاکردنەوە و خایەنکردنەوەی ئەو ڕێڕەوانە بووە چکەوە هەمووی هەر لەسەر زەوی نەبووە برێن سەر زەوی ڕاستە ڕۆوێ هەندێکیان لە ژێر زەوی بووە وەک بە شێوەی دەفن ڕۆیشتووە
چکە ئەوە مەسەن چۆن ئەوەی لە ئەوەی بەستۆڕی بۆ هەولێر دێ بە شێوەی دەفن دێتن بۆ شێوە دەڕوە بە هەمان شێوە ئەوەی جەڕوانش لەوێ سەدەکەی ئاوەکەی گڵە دواتر بە شێوەی دەفن ڕۆیشتووە یعنی ئەوە یەک لە شارەزایی و زیرەکی ئەندازیارانی بووە ئەم پرۆژەیە ئەوە بووە کە چۆن توانیتیان بەو شێوەیە ئەو ئاوە بگەینە ئاستێکی بەرزتر لەولاوە لەولاوە لە نزمی بیبن بە شێوە قۆناغ بە قۆناغ گڵی دەن و پاشە بە ئاشی بەرزتر بۆی بگات بە شاری نێنەوە.